بەڕاستی کە ئەمڕۆ ئەگەر ومێدێک مابێ لە کۆمەڵگەی مامۆستایە، بەڵام بە شێوازێکی تایبەت، نەک بۆ شێوازەی کە ئێستا هەیە. من لەو بابەتەی کە ئەمڕۆ دانراوە کە لە خزمەتتان نابین، مامەڵەی تەندروست لە ڕووی لەگەڵ خوێندکارە بۆ ئەم بابەتە، ئەو زۆر گرنگە بڵێن بۆچی ئەم بابەتە، بۆ یەکسەر سوێناو بابەتەکەەوە لاتان ڕوون بێ، لەبەرەوەی کە بە حەقیقەت ترسناکترین مێژوو، ترسناکترین کات لە مێژوو شابا بڵێن ئەم کاتەیە کە ئێساکە هەیە لەسەر پەروەردەی مناڵ. ئەوەی لە زووە هەباس کراوە، ئەوەی ئێستا باسەکرێ لەگەڵ تەربیەیە زۆر لێکەوە جیاوازن، هەتاکو یعنی هەتاوەکو ئەوەی کە لە پارەکە باسەکرێ لەسەر تەربیەت یان پێوترێت تەربیەی حەدیث بە 100% لەگەڵ تەربیەتی ئێستا ناگونجێ. ئەم قسەی لەوەیە زۆر دوای لە کۆمنتا ڕەتمان بدرێتەوە، بەس ئێمە بە واقعی ئێڵێن، چونکە جۆرێکی نوێ لە مرۆڤ هاتوۆتە ئاراوە. هەمومان لەوە متەفقن لەگەڵمان، جۆرێکی نوێ لە مرۆڤ هاتوۆتە کایەوە. لەبەرەوە ئەوەی کە هەیە ئێستاکە، ئەوەی کە چەند ساڵی پێشوو لە تەربیە هەبووە، بەڕاستی ئەوە بە هیچ شێوازێک بە کەڵکی ئێستاکە نایە. سەردەمێک لێدان هەبوو، سەردەمێک لێدان نەما، هەردووکی بە کەڵکی ئێستا نایە. چاوە مشکلەکە ئێستا چی بکەین، کام سەری بگرین؟ بە حەقەتەوە مشکلەیەکی زۆر گەورەیە. من لە دڵەوە بەڕاستی هەست بە ئازارێکی ێزگا زۆرەکەین کە وامان لێ هاتووە، ئێساکە نەوەکانمان وای لێ هاتووە کە نازانین لێیان تێناگەین تا بزانین چۆن مامەڵەی تەندروستیان لەگەڵا بکەین. گەورەترین ترسناکی ئێستا هەمووتانەوانی کە مناڵیان هەیە، ئەوانیشی کە مناڵیان نیە، گەورەترین خەتەریاتەوەیە کە لە مناڵەکانی خۆمان تێناگەین تاوەکو بزانین چۆن مامەڵەیان لەگەڵا بکەین. مامۆستا هێشتا کە لەوێ لە هەمووی باشتر بێ، بەڵام ئەوەی کە زۆر ترسناکترە کۆمەڵگەی بە شێوازێکی عام کە ئێساکە هەموو کۆمەڵگەی ڕاقی بەدەستی مناڵەکانی و نەوەکانیانەوە بوونەتە پەن کە نازان چی بکەن، حتا کۆمەڵگە پێشکەوتەکانیش پێشکەوتوو لە ڕووی سیستەمەوە مەبەست بە. و لە لایەکی تریشەوەی کە ئێمە ئەیبینین ئێساکە، ئەو مناڵانەی کە ئێستا هەن لە ناو کۆمەڵگەی ئێمە بە جۆرێکن کە ئەوانەی کە ڕۆشنبیرن پێوەی ئاڵکاون بە بڵین ئازارێکە کە نازان چۆن لێی دەرچن. من بە سەلیقەی خۆم، سەلیقەی شەخسی هەوڵم داوە کە تۆزێک کتێب بکەم، بە تایبەتی ئەو کەیسانی کە دێنە لامە لە سنتەرێکمان هەیە کە خەڵکی ێزگا زۆر دێت ئێستا بە حەدێکە کە تەواو تەحملمان نەمان لەگەڵیانە، ئەوەندە زۆرە، ئەوەندە زۆرە لە حەقیان نایە. و من لەم لێرانەوە سەدایەک بۆ یعنی وەزارەتی ڕۆشنبیری، بۆ وەزارەتی ناوخۆ، بۆ وەزارەتی پەروەردە، بۆ وەزارەتی خوێندنی باڵا، بۆ وەزارەتی هەرێم، یعنی لێرە ئەو سەدایە بەرزەکەینەوە کە ئەگەر زوو فریا نەکەون خاوەنی نەوەیەک نابن کە میراتگردی ئێوە بن، وڵاتێکتان بۆ بگرێتە دەست. ئەمە زۆر بە ئەسەفەوە ماڵێم، زۆر بە لە نیگەرانی دڵەوە واڵێم، بەڵام گوێمان لێ ناگیرێت. چەندین جار راپۆرتمان داوەتە حکومەت، چەندین جار خۆمان لە بەرنامەی ڕاستەوخۆیە بە وەزیرەکان ئەڵێن، لە بەرنامەی لە شارەکانە، لە هەموو شوێنێکە ئەیپیان ئەڵێن، بە پارێزگارەکان هیچیان ئاگدار نین کە چی بەسەر کۆمەڵگەیە هاتووە، هەموویان سەرقاڵی کاری سیاسی و ئیداری و کاغەز و ناکاغەز و کوم وەک کابراوتی. ئەوەی کاغەزێک بۆ ئێمە چی دێ و چی ڕاو چی نارەوەندەیە، کتاب و ناکتاب بکەم بەس مەشغوڵیەوە. ئەوەی بەڕاستی مشکلەیە لەم بوارەیە، ئێمە مناڵ چۆن لێ تێ بکەین ئێستاکە. من پێشەوەی کە بڕۆمە ناوەوەی کە بڵێن چۆن مامەڵە لەگەڵ مناڵەکانە بکەین، بەڕاستی زۆرم پێ باشە جارە پێش هەموو شتێ مامۆستا کێیە. ئەمە گەر نەزانین بەڕاستی زۆر زۆر ترسناکە. ڕاستە ئێوە هەموو مامۆستان الحەمدولله، بەڵام ئەوەیە کە بەڕاستی بزانین مامۆستا بەمانە قەدیمەکەی بەم شێوازە تعریفەکرێ کە ئەڵێ چی؟ ئەڵێ بریتیە لەو کەسە زانستەیە کە لە ناوەندێک لە ناوەندەکانی خوێندن دەبێتە هەڵگری بڕوانامە، دەبێت هەڵگری بڕوانامەی لە دیبلۆم کەمتر نەبێ، واتە کەسێک بێت کە لەو دیبلۆم کەمتر نەبێت لە شوێنێکی مؤسسەیەکی پەروەردەیی دەرسەڵێتەوە. بەڵام کە پسپۆری وەرگرتبێت لە بوارێک لە بوارەکان، لە زۆرێک لە کتێبەکان ئەو خەتە سوورە زۆر ترسناکە. ئەڵێ چی؟ کە ئەرکی وانەوتنەوە بە خوێنکاران کەوت بێتە سەری، ئەمەنی باس کرد. بۆ ئەمە ترسناکە، لەبەرەوەی کە مامۆستا نابێت تەنیا ئەرکی خوێندنی لەسەر بێ. ئێمە خۆمان هەموو جارەڵێن ئەڵێن تەربیە و تعلیمە، ئەوە زۆر جار لە مناڵیمانە گوێمان لە مدیرەکانمان و مامۆستاکانمانە، ئەمە ئەدەم بە گوێمانەوە، ئەدەم بە گوێی مامۆستایانمانە، ئەیدەم بە گوێ باوکو دایکە. بەڵام
ئەمڕۆ کاری مامۆستا زۆر قورسترە لەوەی کە لە جارانە هەبوو کە تەربیەت و تعلیم بێ. ئەمڕۆ ئێستا باوکو و دایک بە هیچ شێوازێک هیچ گرفتی هیچ خولیایەکی یا پەرۆشێکی پەروەردەیی یان نەماوە بۆ مناڵەکانیان، لەبەرەوە تەنها کەسێک ئومێدە کە ئەو مناڵە بگرێتەوە لە دوای کە لە خێزان دەرەچێ بەڕێستانن، مامۆستایانن. ئەم ترسناکێ بۆیە لێرەوە ئەوەتان پێڵێن کە ئێستا ئێوە ئەبێ چارەسەری ئەو گرفتانە بن کە مامۆستاکان دروستیەکەن، چارەسەری ئەو گرفتانە بن کە مامۆستاکان دروستیەکەن، عەفوەن باوکان و دایکان دروستیەکەن. چونکە ئێستا باوکان و دایکان بە شێوازێکی زۆر بێ ئاگایانە بوونەتە کارگەی تێکدانی مناڵ. ئێستامە زۆری بن بە حەدێکی زۆرە بۆیە تعمیمی ئەەکەین، بە حەدێکی هێزگا زۆرە سەیریکەن. ئێوە هەمووتان لە مەکتەبەکانەوەی کە لە مەکتەبی سەرەتایان جاران مناڵ ئەهات بۆ لامان لە 2 ساڵە 2 دانەی نوقستانی تیا بوو، بەڵام ئێستاکە لە 50 مناڵەکە دێت یا 40 مناڵ وەرەگیرێ لەم چلێ بەلای کەمەوە بەخوا 15 بۆ 20یان گرفتیان هەیە و دەیان هەر زۆر خراپن. سەیری کە ئێستا لەم کاتە زۆرترین سەرێشێ مدیر بەوایە کە مناڵەکەم وەرگرە بە کەڵک نایە، ئەڵێ مناڵەکەم وەرگرە زمان نازانێ، ئەڵێ مناڵەکە وەرگرە ئەڵێ جوڵەی زۆرە، ئەڵێ مناڵەکە وەرگرە ئەڵێ لێدانی هەیە، ئەڵێ مناڵەکە وەرگرە ئەڵێ دانانیشێ لە پۆدا، ئەڵێ مناڵەکە وەرگڵە و هۆشی نییە، ئەڵێ مناڵەکە وەرگرە لە خەیاڵی زۆرە. ئەمانە هەمووی قسەی ناو هەموو مەکتەبەکان و مجادلەی بینی دایکان و باوکان و مامۆستاکان هەمووتان شایەتن لەوە. بۆی وەزارەتی پەروەردە بێ ئاگایە لە کە کێ بۆی دێت، ئەبێ زۆر زوو فریای خۆی کەوێت. بەشکو یەکێکیان ئاگایان لەمە بێ، مشریفێکی دڵسۆز گوێی لەمە بێ، یەکێک لە سەرپرسیارەکان گوێی لەمە بێ بیگەێنتە وەزارەتی پەروەردە بیگەێنتە ئەوانی کە بەرپرسن و کار بەدەستن و فەرمان بدەستن بیگەێنە پێیان تا بڵێن چیمان بەسەرا هاتووە. لەبەرەوە مامۆستا ئێستا وا پێناسە ناکرێ. مامۆستا ئەڵێن چی؟ بریتێ لەو کەسە دامەزرا و قاڵ و جۆش دراوە، ئەمە زۆر خەتەرە، بە حەقەت ئەمە زۆر ترسناکە. مامۆستا ئێستاکە خۆی ئەبێت جۆش درابێ، ئەبێ قاڵ کرابێ لە پەروەردەیە. بەڵام ئێستا ئێمە بە ئەویان بگەڕێنمەوە بۆ خۆمان. ئێستا لە زانکۆکانە ئێمە ناتوانین کە خەڵک دروستکەین بۆ مامۆسایەکی گەورە. لەبەرەوەی ئەگەر مامۆسایە کە بێ 50 نامامۆستا دروست کراوە لە زانکۆکانە بەهۆی چیەوە؟ بەهۆی ئەو هەموو تەزکیە حیزبی کە ساڵانی پێشۆ کران، کە ئێستاکە وای لێ هاتووە کە دەرەجات قیمەت و معنای نەماوە، ئەوائل بوون معنای نەماوە، زانیاری بوون معنای نەماوە، خوێنەوار بوون معنای نەماوە. بەڕاستی من مشکلێکی زۆر گەورەیە. ئەبێ باجی ئەو بین کە ئێستاکە ئەو هەموو ساڵانە کە بەربەرڵاییەک دروست کرا کە ئەیانویست زانکۆکان قۆرخکەن کۆمەڵە مامۆستای خۆیان وەک کردیان، بەڵام ئەوەتانی ئێستاکە زانکۆکان ئەگەر لەوەی ئەمە دوایی وەزارەتی خوێنی باڵا تۆزێ بەلایەوە گران بێ، بەڵام منەیڵێم ئێستاکە شوێنی دروستکردنی کەسەکان نین، لەبەرەوەی کە جۆری مامۆستای جۆرا و جۆری زۆر تایبەتی نادروستی زۆرتیایە. و بە حەقەتیش ئەگەر بیشێوێ دروست بێ ناتوانێت، لەبەرەوەی سیستەمێکی گەندەڵ دروست کراوە لە زۆرێک لە زانکۆکانە کە ڕێگەگرن لەو بوارێ. وەکو دڵسۆزیەکە ماڵین ئێستا بۆیە تەڵەبەیە کە تەخەڕوجەکە قاڵ نابێ و ئەو مامۆستایەکی بیوێ خوێندکارەکە قاڵکە کۆمەڵە مامۆستای تر لە ناو سیستەمێکە کە وای لێ کراوە کە چۆن شتەکە بەڕێ بکا بۆیە مامۆستایەکی نابوت دەرەچێ. ئێستا مامۆستا جددیەکان لە ناو زانکۆکان نابوتن، مامۆستا بە کار بەڕێکەرەکان، مامۆستا دەرەجەدەرەکان، مامۆستا بۆ نمونە بەس هەڵگری وەرەقەکان، ئەمانە بەڕاستی دڵسۆزن، خۆشەویستن، دەرەجە بە پێی هەموو شتێکەدەن. جاری وایە جوانیە، جاری وایە باڵایە، جاری وایە پرچە، جاری وایە کەشخەیە، جاری بە حەقەتەوە ئێستا ئێمە هەموومان خۆمان هەستی پێکەین، بەڵام مشکلەیە. بۆیە پێویستە کە ئێمە کەسێک دروست کرێت لە زانکۆکانە قاڵ بێ، جۆش درابێ، واتە بە شێوازێک ڕێک خرابێ کە شایستەی هەموو ئەوە بێ کە بتوانێت ڕوبەڕووی هەموو گرفتەکان ببێتەوە. لە هەمان کاتە کۆمەڵە تایبەتمەندی ناوازەی جێگیری تیا دروست بوو بێ. هەمومان نەزانین جارجار ڕاست بین، هەمومان نەزانین جارجار دڵسۆز بین، بەڵام هەموو کاتێک دڵسۆز نیمان، هەموو کاتێک دروست نیمان. بۆیە بێت جێگیریش بێ. ئەبێ ڕەفتارە ناوازەکان لە مامۆستاکانە دروست کرابێتن و لە خوێندکارەکان دروست کرابێتن کە تەخەڕوجەکەن پاشان دێنە بەردەستی ئێوەی بەڕێز یا مامۆستایان لەگەڵ هاوڕێ ئێوە بن، ئەبێت بە جۆرێک بن کۆمەڵە خاوەنی تایبەتمەندی گەورە بن. بەڵام ئێمە ئێستاکە بینین لە مەکتەبەکانە گەورەترین گرفت لە مامۆستاکانایە. بڕۆ مدیر گلەی لە مامۆستای، مامۆستا گلەی لە مدیرە، مامۆستاکان پێکەوە ناسازێن، مامۆستاکان کورە جاری وایە کێشە لەسەرەوەیە با پارە کۆ بکەینەوە، وەڵام چای شیری ناخۆم پارەی شەکرەکە نادەمەست پارەی چایەکایە. ئەمە واقعەکە لێ ڕاناکەین.
لێ ڕناکەین زۆرتان خۆتان بینیوتانە چیتان بینیوە خۆتانە وتان لاتانە گرفتێکی زۆر گەورەیە گەیشتەوە حەدەی کە بۆ نمونە پۆلێکە چیت مەکتەبێک 6 مامۆسایتایە ئێمە خۆ باسی دڵسۆزیەکەین ئەچیتە قاعەیەکەوە یەک قاعێ گڵۆپیتیان نییە 6 مامۆسا 50 مامۆسا 40 مامۆسا ناتوانێت یەکی 5,000 بدا بەس بۆ ئەوەی ڕازگۆی یەکەمە بسەلمێنین ئێمە لە ئاسی خۆمانەوە گەندەڵ نابین دڵسۆزە بین بەس گڵۆپ بۆ پۆلەکان دابمەزرێن بەس ئەوەندە زانی چەند قورسا و قسەیە ئێمە بۆیە بەڕاستی مامۆسایەکی دامەزرا و سیفەتە ناوازەکان کەمن لەبەرەوە یەکێک لەو شتانەی لە هەمان کاتە بەهۆی ئەو سیفەتە ناوازانەوە ئەبێتە چی نمونەیەکی باڵا جارە مامۆسا ئەبێ ببێتە نمونەیەکی زۆر باڵا بۆ کێ بۆ خوێندکارەکان یان پێگەیەنەر بۆ خوێندکاران لە هەموو ڕوویەکەوە نەک لە یەک ڕووەوە بەحەقەت ئەمە مامۆسانی بەڕێز ڕەجاءەن ئەمە هەمووتان کۆپی بکەن وەری بگرن ئەو تەعریفە ئەگەر ئەمە ناسنامەکەت نەبێ بەڕاستی ئەداکەت جوان نابێ بۆ گرفتێکی زۆر گەورە دروستەکەین ئەگەر ئێمە جۆش نەدرابیتین لە کۆمەڵە تایبەتمەندی ناواز و جێگیرە ناتوانین ئەو کەسانە ببینە نمونەیەکی باڵا بۆیە من ئێساکە بەزەین بنەوەی ئەمڕۆ یادێک کە نازانێ وەک کێ بێت باوچێکی سەرقاڵی پارەژمێری یان بۆ نمونە مەشغوڵ بە مۆبایلەکەی و بە شاشەکانەوە یان مەشغوڵ بە ئیخبارەوە باوکێک ئەمە مواصفاتی باوکو دایکەکان یا دایکێک کە بۆ نمونە مۆبایلێکی بەدەستەوەی بەردەوام لە ناو سایت و لە ناو پێگە و لە ناو ئەو شوێنانە و لە هەمان کاتی ناوماڵ و مەطبەخ و چی ژیان بۆ تا ئەو کۆمەڵە خزمەکاری کە ئیشی دایک نییە ئەو ئیشی کارگوزارە لە ماڵەکە هەموو ماڵێک پێویستە کارگوزارێک بگری بۆ ئەوەی کەوا خێزانەکە خەریکی تەربیەت بێ بەڵام باوکو دایکان تەربیەتیان کردوتە قوربانی پاک و تەمیزی لە ماڵەکانە ئەمە ترسناکە ئەمە وای کردووە کە کۆمەڵە مناڵ دروست بێ کە ئێساکە بەڕاستی مامۆساکانیش نەزانن کە چۆن مامەڵەیان لەگەڵاکەن بۆیە پێویستە مامۆسا ببێتە ئەو بەدیلە بۆ دایک و باوکەکان بەڕێزانەمە بگەینە مامۆسایانی هاوپیشەتان توخوا بە ئەو کەسانە بین نمونەی باڵا بین بۆ خوێندکارەکانمان یەکەم شتەوەی بیگەێنە چۆن ناڵەکەمە ئێوە مامۆساکانە بن نمونەی باڵا لە جلوبەرگتان نمونەی باڵا لە ڕووخۆشیتان نمونەی باڵا لەگەڵ یعنی سەلیقەتە لەگەڵ لێبڕانتە بەڕێزان یەک شتێکتان پێڵم کە ئێساکە زۆرێک مناڵێ تەنیا گرفتێکی زۆر بەسیتێ مامۆسانیەتی هێناوە کە خۆی عەزیەت نەدا ئەوەی کە ساغە بێت دەرسی پێڵێن ئەوەی ناساغەیتەوە ئەوەی تێگا باشە ئەوەی تێنا بەڵام مامۆساکانی ئێمە جاران نی مامۆساکانی جەنابتان و مامۆساکانی ئێمە پەرۆشی ئەوە بوو کە چۆن پێدوگەێنێ بانگیە کردی لێ پێچیتەوە بانگی عایلەکەت کرد لەگەڵ دانیشت ئێستاکە ئێمە ئەم جۆرە مامۆسای بەڕاستی بینین گرفتێکی زۆر گەورەمانەتیایە خوێندکار کێیە خوێندکار بریتیە لەو کەسێک کە لە دامازراوەیەکی فێرکاری یا ناوەندێکی فێرکاری فەراهەم دەکرێت واتە ئەخرێتە ناو مؤسسەیەکەوە جاری واشەیە لە شەریکەیەک ئاوێ ببێتە کەسێک یا لە بوون دەستگایەک یا لە کۆمپانیایەک یا لە شوێنێکە کە فێرەکرێت بۆیە شەرت نییە دامەزراوەی فێرکاری ڕسمی بێت جارێ غێر ڕسمیە ناوەندێکی فێرکاری بێ یان داخوازە یا خۆی هاتووە یا دانراوە بۆت بۆچی بۆ ئەوەی کە فێربوون ڕووبدا بە مەبەستی ئامادەکاری بۆ بوون بە کادیرێکی بەسوودی واتە پێگەیاندنی لە بوارێک بە سوود پێگەیاندنی لە بوارێک لە بوارەکانی ژیان سەر ڕایباری کەسایەتی ناوازەکەی یان دوو شتە بێ بکەین یەک تۆ اختصاصی پێڵێ فیزیای پێڵێ بیرکاری پێڵێ بەڵام لە هەمان کاتشە بێ کەسایەتی دروستکەی چۆن دڵسۆز بێ چۆن کەسێکی بە ئەمەک بێ بە وڵات چۆن کەسێکی تەندروست بێ بۆ دایک و باوکی چۆن کەسێکی تەندروست بێ لە ژیانی خۆیە چۆن کەسێکی تەندروست بێ بۆ برادەرەکانی چۆن کەسێکی تەندروست بێ بۆ مامۆساکانی چۆن کەسێکی تەندروست بێ بۆ هاونیشتمانیانی چۆن کەسێکی تەندروست بێ بۆ هەموو فئاتی ناو خەڵک بۆ خێزان بۆ خوشک بۆ برا بۆ ئەبێ پێشتەوە ئەمە بگەێنین مناڵ هاتووە تەنیا بۆ ناتوە تۆ فیزیا و بیرکاری پێ بڵێن بەڕێزان ئەمە زۆر گرنگە مامۆسایانی بەڕێز ئەمە بزانە کەم مناڵەکە دێتە بەردەستی تۆ تەنیا بۆ فیزیا و کیمیا نییە کە ئێساکە پەرۆشی هەموو مامۆساکان بۆتە ئەوە و بەشی لە مامۆساکانیش ئێستا وازیان لەوێ ناو کۆمەڵە مامۆسای تایبەت دەرسیا بۆڵێتەوە ئەمە زۆر گەورە و زۆر ترسناکە بەحەقەتەوەی کەوا زۆر گرنگە ئەگەر ئێمە بمانوێ ئەم پێگەیان نەدروستکەین پێشەوە کە فیزیاکە لایەنێکە لە لایەنەکان بەڵام سەرڕای بارە کەسایەتی ناوازەکەی مناڵەکە هاتوۆتە بەردەستی تۆ بەشێکی لە کەسایەتی ئەو مناڵانی کە دێنە بەردەست تۆ خۆتان بیرکەنەوە ئێوە هەموو کەسێک کۆمەڵە کەس لە ناختانە ماوەسە نمونەی باڵای بۆتان کە مامۆساکانتان بوون ئەی ئێستا تۆ چیت بۆ مناڵەکان هەر ئەو جلوبەرگەت شایستەی وەیە کە مناڵەکە لاسایی تۆ بکاتەوە بەحەقەت ئەمە زۆر ترسناکە
وی مامۆسانی بەڕێز با بیرکەینەوە بۆ خۆمان، با دڵسۆزانە بیرکەینەوە. بەحەقەتە ئێستا کاتی ئەوەیە کە هەمومان بین شۆڕش نەکەینە گیان سیستەم، شۆڕشکەینە گیان ئەوەی کەوا چۆن ئێمە کەسی تەندروست دروستکەین تا سیستەمێک بگۆڕێ. وەڵڵا من بینی خۆمان بێ قساکەین لەم بوارە باسیەکەین. ئەوەی کە گەندەڵە ئێستا لایدا کەس نێ بخێنە شوێنی. قسەکە ڕاستە یان نا؟ کەسی تەندروستمان کەمە بیخێنە شوێنیان. ئێمە لە ناو چوین لەوێ لە ناو چوون کە ئینسانمان لە ناو چوو، نەک ئەوەی کە بۆ 950 وڵاتمان درا بەدەستەوە، نەک لە ئەوەی کەوا بۆ نمونە کێوچە دژمنمانەوە جاری کێ دێت وڵاتەکەمان قەسفێکە کاو لە کێ ئەوێ لە کێ ئەدا چۆنی ئەوێ لە کام پارچە زەوی ئەوێ. ئەوە زۆر گرنگ نییە. چەندەها بۆتە مۆڵگا بۆ هەزارەها موسساتی موسادی و ئیستخباراتی عالەمی. ئەمانە ئەوە مهم نین. ئەوە مهمە کە ئینسانی چاکمانە بێ هەموو کاتێک ڕوبەڕووی هەموو گرفتیەکە بینەوە. بەڵام ئەگەر ئینسانی گێژ و گەمژە و گێل و ئەمە دروست کراوە ئێساکە. ئەو خوێندکارانی کە ئیبینی ئێساکە ئەمانەی تایە. بۆی بەڕێزان پێویستەکە کە تۆ ئێساکە بزانین بەشێکی زۆر لەو خوێندکارانە سەقەت کراون. ئەگە بیتان بینیتانە خۆتان شایەتن لەسەرەوە. چەند جا دەرشەرحەکەی مناڵەکەدا ئەو خوێندکارە ئاگای لە تۆ نییە؟ چەند جا قسەکەی قسەکانم بە هیچ وەرناگیرێ؟ من لە زانکۆش ئێستا لە کوڕەکان و کچەکانم لێرن کەوانی کە لە زانکۆ لەوەی ئەو گرفتیان هەبێ، زۆریان و گرفتیان هەیە، ناتوانێت یعنی سەلیقەی ئەوەی لەدەست داوە کە چۆن متابعەی مامۆستاکەشی بکات. بۆی بەڕێزان منم وەکو دەنگۆیەک با بێتە ویجدانمان، با خۆمان دڵسۆز بین تا بتوانین خۆمان پێ بگەینین و بشمانوێت کە مناڵەکانمان پێ بگەینین. لێرانەوە ئەچینە ناو ئەوەی کەوا من ئەمە تایبەتمەندیە سەلبیەکانە، تایبەتمەندی خوێندکارە. خوێندکارێک دێت ئەبێ ئەم سیفەتانەی تیابێ لەم ڕوانەوە بێتە بەردەست. من باس گرفتەکانەکەم، باسی پێگەیشتن ناکەم. هەریکێ لەمانە کە چۆنە. یەکەمین شتیان لە تایبەتمەندیەکانی خوێندکارە یەکێک لەوانە توانایە، ئەبێ توانای هەبێ. ئێستا خوێندکاران لە 90% بەشێک یا زۆرێک لە توانەکانە لەدەستاوە. بۆ هیچ چیەوە؟ بۆهی ئەو تێکچوونی ستایلی ژیانەوە کە هەیە. حتا توانای کۆمەڵایەتەکەشی زەعیفە. سەیری کە لە یەکەم جاودێ بۆ مەکتەب منەوە لە دووسێ شوێنی ترش باسم کردووە. ڕزارێکیان چوون بۆ یەکێک لە مەکتەبەکان مناڵێکمانە بوو کەلامان چاک بوو خسمان مەکتەب بیستمان کۆمەڵی ئیرشاد دەینە مامۆستاکان کە چۆن مامەڵەی لەگەڵا بکەن. کە چوومە حوسێن بکەن یەک ڕیزێ دایک دانیشتووە هەموو هەر ڕیزی ئافرەت دانیشتووە هەموو لەسەر کورسی. وامزانی ئەمەنە کارگوزاریانەیە. وتم ئەمە موافرەتە چی وتیاوە گشتیان دایکی مناڵەکان جا خۆیان دەوری تقریبا چ مناڵانە بوو 20 مناڵ زیاتریان دایکی لێوێ دانیشتووە کە مناڵەکە ئەگریاڵە ئیلا بێ دایکە بێدە. چوومە پۆلەکەشە سەر بە جوعێک دانیشتن هێشتا مەرحەلەی یەکەمیان ئەوانە. هێشتا نەگەیشتە تۆی دایکیانی زیندە بۆ هۆڵەکە. ئەوە بێ وەزارەتی تەربیە ئەمە بزانێ کە ئەمە چەند ترسناکە. کێشەی گرفتی گریان لەناو مناڵە جاران لە 10 ساڵە یەکێک مدیر وایە دوو مناڵ ناگریا. ئێستا کە سەیرەکە لە ساڵەکە نیوەی گریانە، نیوەی فیزا حاڵی تەعزیە مەکتەبەکان بێ ساڵی یەکەم پۆلی یەکەکان. ڕاستە یان ئەوانەی کە لە سەرەتاییەکان ئەوانیان نا. بڕۆ وەزارەتی تەربیە وەرە هۆشی خۆت توانە نەما، توانای کۆمەڵایەتی نەماوە یەک ساعە لە دایک باوکی دوور بێ. ڕۆیز دوایی ئێمە باسی هەندێک لەوە ناکەین. بەهۆش بوون. ئێستا گەورەترین گرفتی گەنجی ئەمڕۆ من خوێندکاری ئەمڕۆ هۆشی نییە. ترسناکە کە هۆشی بە دەوروبەری خۆی نییە، نازانێت چی ئەگوزەرێ. چەند جا ئێمە کە مناڵێک دێتە لامان جاری وایە دانیشەکەی من قسەی لەگەڵاکەن یا قسەی لەگەڵ دایکیاکەن ناگایلێنی باسیەوەکەی. ئێوە سەیری خۆتان کە لە پۆلەکانە دانیشن بەهۆش نییە چی ڕووەدا. هەر مناڵەکانی خۆتان لە ماڵەوە سەیریان کە زۆر جارەیە کە شتێکە بێ دایم مەست بوونە. با بڵێن گەرنازاکەن لە موشێ بەکارهێنن بەخوانی کلمەی ناچارن. گێل بوونە، تەپل بوونە، سس بوونە، مەست بوونە، پەست بوونە، هەمووانە تیانە ڕوویداوە. ئاگدار بن. وەنە هۆشی خۆمان با بینەوە با ڕاکەین بڵێن چی بکەین. لە یەکێک تر لەوانە حەز و پەرۆش. گەورەترین خەتەریات کە مناڵێک دێتە مەکتەب ئێساکە بۆ خۆشی خوێندن نایە. ئێستا خۆشی خوێندن و حەزی خوێندن نەماوە، بۆ دوو حەز دێن. هەندێکی خۆشیە و ئەوانەی کەوا لە بیدایەتەوە و نان و حانوتە و شتکڕینەوە ئەوەیە، هەندێکی تریشیان ئێساکە کە دێتە مەکتەبەکان سەیرەکەی چییە؟ عاشقەوانەی کە تۆزە گەورە بوون و مورایق بوونە بەرەولای عاشق و ئافرەت و بەرەولای تر هەتا مۆسەکانی گەورەی ئێساکە زانکۆ بۆتە شوێنی مسارەحە و شوێنی خۆ تەرحکردن و خۆ عەرزکردن و خۆ گەیاندن بە یەکتری. ئێستا بۆتەوە وەزارەتی خوێنی باڵا و تەربیە بزانن ئێوە سەرپەرشتی چ بۆ ئەستاتێکەکەن. لەوانەیە دایش بدرێنە دادگایەک لەسەر قسانە بەس خۆمان بۆ حازر کردووە ئەم کاتی. یعنی ئێساکە و مناڵانەی کە دێن حەز و پەرۆشیان چی هەیە؟ هەرچی ئەوەیە یا حەزیان لە ئەلیکترۆنیاتە یا حەزیان لە ڕەگەزبازیە. تەواو
بەدەگمەن ماوە کە بڵێ بیەوێ من خۆم پێ بگەێنم ڕاستیان ئێوە خۆتان لەم ناڵەکتان تەڵەبەکانە لەمە نابینن ئەمە ئاساتە ئێمە گریانیەوێت وەڵای جاری وای مەکا محازەرەی گاوە ئامادەکەین دڵمانە کوڵێ بۆی نازانین چی بکەین نازانین چی بڵێن هەر ئێستا من لەوەی بەیانی کۆمەڵە تەربیەوی خۆی هەر کۆمەڵە مامۆستا کۆمەڵە ڕاوەشکاری تەربیەی خۆیان لە کۆمنتا لە محازەراتە ڕەتمان بنەوە ئێمە بە دڵسۆزی قسەکەکەین و کەیفی خۆی دوای چیڵێ بەڵام ئێمە ماڵین خۆ کۆنتڕۆڵکردن ئێستا گەورەترین گرفتەوەیە کە مناڵەکان دێنە بەردەستمان کۆنتڕۆڵیان لەدەستداوە گرفتیانەوەیە کۆنتڕۆڵی خۆی ناکە کۆنتڕۆڵی خۆی ناکە لە جوڵەکانی سەیریکەن تەڵەبەیەک دانیشێ خۆی نازانێت کۆنتڕۆڵی خۆی بکات 4 ساعات متابعەیەکی علمی بکات لە جامیعەیە لە عەدادی ناوەندی ناتوانێت کە بۆ 3 ساعات 4 ساعات خۆی کۆنتڕۆڵ کە حەزەکانی بخاتە ئەولاوە لەگەڵ تۆیا بێ لە ئیبتیداییە سەرکە لە نیوەی دەرسەکە ئیتر گشتی دا ئەژەندێ و زۆر خراپە بێ و زۆر هەڵەوەشێتەوە لە یەکتری نازانێت چی لێ بکرێ و یەکێکی تر لەوانە کە ئێساکە بۆ نمونە لە خۆ کۆنتڕۆڵکردنی لە جوڵەیە لە مەکتەبی سەرەتاییەکانە ببینە جوڵە خۆزگەف کامیرە من ئێستا داواکەم لە وەزارەتی پەروەردە بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە یەکسەر لە هەرچی پۆلە هەیە ئەبێ کامیرە دابنە بۆی بزانێ مامۆستا چیڵێتەوە مامۆستا چۆن پەرۆشی دەرسیە یەکەم حەلەوەیە چکە مامۆسایان بەڕاستی مە خۆمان جارێ تەقسیرمانەیە منش خۆم مامۆستام و کەسوکار مامۆسایە تەقسیرەکە لە خۆمانایە جارێ پێشە موشتێ وەزارەتی پەروەردەی یەکەم حەلەوەیە اینجا بۆ نمونە هەرچی ئەم دەرسانەشیە ببەسرێتەوە یەک ڕایەڵە لە شارەکە لە تەربیەیە بۆی بزانێت چ مامۆسایە چیڵێتەوە چۆن دڵسۆزە چۆن مامەڵاکە اینجا تۆزێک ورجە بینەوە ئەو شڵ و خاوی بەرمانەدا کە ئێستا هەیە لە ڕووی ڕەوشتەوە ئێستا شتێک نەماوە ناوی ڕەوش بێ مناڵ دێت ڕەوش نازانێ عەیبە نازانێ هیچ نازانێ نازانێ مناڵێک جارێن لە 3 ساڵی ئەیزانی چی باشە و چی باش نییە ئەیزانی چی دروستە و چی ناتەن دروستە مانە نەماوە ئێساکە ئامادەکراو مناڵێک ئامادە نەکراوە قۆناغ بە قۆناغ سەیری کەسە مناڵە دیتە مەکتەب ئامادە نەکراوە بۆ مەکتەب بۆ ئەچێتە باخچە ئامادە نەکراوە بۆ باخچە لەلایەن دایک و باوکەوە لە مەکتەبی ابتیدایی دی ئامادە نەکراوە بۆ ناوەندی لە ناوەندی دێت کە دێ بۆ لای ئێمە بۆ زانکۆکان لە بۆ ئاعدادی بۆ زانکۆکان ئامادە نەکراوە ئێستا من تەڵەبە بینم کە بۆ نمونە تا ئێستا تەڵەبەی زانکۆیە بە ئەڵێ هەیە هایەکە خاتە سەری ئەی خوێنێتەوە لەمەوە چی حرفەیە ئەڵێ هەیە لەباتی یێ يعني من زۆر گرفتە سەرڕای ئەوەی کە لە خوێنەواریشە يعني حتا خوێنەواریش کارێکی کردووە کە خێساکە خوێنەواریش نەماوە لە زانکۆکانە لە 50 تەڵەبە کە دێتە زانکۆ کە بۆ نمونە 40 تەڵەبە 50 تەڵەبە لە پۆلێکە سەرەکەی کاڵی ناوەکان بنووسن نیوا و نیوی زیاتر ئەتوانم بڵم 30 لە 50کەی ناوی باوکو یا خۆی یا باوکی یا باپیرێکی بەخەڵەتە نووسێ ئیتیهام نیە دەوەن کاکە حەزگە دەفتەرەکانتان وێن هەر دەفتەری امتحاناتی خۆم لە 2008 تا ئێستا لام هەیە هەمووی دام بۆی هێنم بزانم چیە بینن تا ئێستا نازان ناوی خۆیان بنووسن باوکو ئەمە چ کارە ساتێکە